سەرەڕای ئەوەی 7 ملیۆن باران زیاتر بەراورد بە ساڵی ڕابردوو لە قەزای دوکان باریوە، بەڵام هێشتا ئاستی ئاوی بەنداوی دوکان بەراورد بە ساڵی 2021 60 سانتیمەتر کەمترە. دەریاچەی دوکان توانای گلدانەوەی نزیکەی 7 ملیار مەتر سێجا ئاوی هەیە، بەڵام لە ئێستادا تەنها لە 29 بەنداوەکە ئاوی تێدایە. ئەو بارانبارینە کە لە ئێستادا کاتێکی باش بوو، هێشتا لە سەرەتای وەرزەکە داین، وەرزی بارانبارین و ئەوانە داین باشە، وەکو پارنێ چووکە پارلەمانجی 12 داباری لە نهایەتی 12 دوای لە ناوڕاستی مانجی 1 داباری، بەڵام ئێستا هێشتا مانجی 11 تاوانە بۆ بارە. لە کۆتایی ئەم هەفتەیەش لە ڕۆژی سێشەمە و چوارشەمە دووبارە بارانبارینی شتر بەڕێوە ئیشەڵا ئەوەش باشتر دەبێت. ئەو بارانبارینی کە ئێستا دەباریە لەبەرەوەی خاک 2 ساڵە زۆر وشک بوو، زۆر تینوی بوو، زۆربەی زۆری بارانبارینەکە چۆ ناو خاکەوە، ڕێژەی شکەم هاتە ناو دەریاچەکەەوە. ئەو بوو بەڵام هەچ چۆنێ بسپاس بخوا 15 سانتیمەتر ئەم 2-3 ڕۆژە 16 سانتیمەتر زیادی کرد. بەهۆی وشکبوونەوەی خاک و هەڵمژینی ئاوی باراناو لە ناوەڕاستی مانگی کانونی دووەم، بەنداوەکە بە شێوەیەکی کردداری سوودی زیاتر لە دابارین و توانەوەی بەفری سەرچیاکان دەبینێت. لە ساڵی 2019 ئەو لە بەنداوەکە سەرڕێژ بوو، بەڵام ساڵی ڕابردوو تەنها لە 42 بەنداوەکە توانرە ئاوی تێدا گل بدرێتەوە. دوایی لە مانگی 2 بە دواوە بەرەبەرە هەر بارانێکە باری دەبێت تەلافە و دێتە ناو دەریاچەکەەوە. ئێمە ئاوەکان کۆ دەکەینەوە هەتا نزیکی مانگی 6 هەتا نزیکی مانگی 6 ئاستی ئاوەکە هەر بەرز دەبێتەوە. لە دواییدا بەرنامەیەکی بۆ دانین کەەوە مانکانی دواتر 7 و 8 و 9 ئەوانە بەردانەوەی ئاوەکان. ئێمە چی ئاوێکمان بۆ بێت ئەو بڕاوە بەردەدەینەوە بۆ ساڵی داهاتوو، بەڵام ئەگەر ئەم ساڵ ئاوی زیادمان بۆ بێ ئەو بڕەبەر نادەینەوە، بڕێکی وا بەردەدەینەوە هاوشێوەی ساڵی پار و باقیەکەی هەڵدەگرین لە ناو دەریاچەکەدا. لە مانگی دە بۆ حوزەیرانی هەموو ساڵێک بە وەرزی گلدانەوەی ئاو دیاری کراوە، بە سوودبینین لە سەرچاوە ئاویەکانی وڵاتی ئێران و زنجیرە چیاکان چاوەڕوان دەکرێت ئاستی ئاوی دەریاچەکە لە وەرزی زستاندا بە ڕێژەیەکی بەرچاو بەرز ببێتەوە، بە تایبەت ئەگەر ڕێژەیەکی باش باران ببارێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، بەنداوی دوکان.